بله لسر گره هشتان یا جوین کاری کمیته دستور سوریه پیش روزی کل جنفی حتی ها بردامه و بابتی و مجاری الگلمیوانی خبریز حواس عقید اندام تیم مافی پیکاتیان دستور سوریا نوده گوتو بیش دکم خیرات نداد کم بریز حواس دست بکیده شخوا امی لسر روجاسیان یا جوین کاری کمیته بسکنن دروجاسیان لجنفی شکوبونا دستور و گریدان بریکفتو پیمان نافدولتی کج عالی شان دادان و صدکار سوریه هاتو بو پیشکش کرن هات گوتو بیش کرن اگر دست بکیده تجمر بحثا هرگولین وی بنتی بکه کرم بکه سلاورس بگوان روژا ایرویا چاره روژا سیه برکی کاغتا اوکزیونه بو کاغتا اوکزیونه گریدای بو مثلا جی دستوری یعنی ام بیجن تراتبیا یاسال هندره سوری دوی بچرانگی بن چی یاسای نافایی سوری چه دستور چی یاسای ناف دولتی ایمج بریوی که کاغتک ما هبو ما ریکربو اوپزیونی را هروها نونری ما والهندری و کمیته دا نکش جواکا سویرا باوری ما دا او کاغت حتی راده کی نخرابو لی یک خالا نرینین جدا نابینا بلکی نسبتی مال سروی هبو امد بینن مثلا یاسای ناف دولتی ولاتک دنیا حمیه دا ولاتک سروریاوی تمامی نینه گوری یاسم وقتی تچه کۆمەک وڵاتە پەیمانێکی ئیمزەت کێ ئەو پەیمان دەبێ سەر یاساین تا سەر دستوراتە دەبێ سەر هەر تشتی بێژ بەروەیەکێ یاسای ناودەوڵەتی گەرەکە سەر دستورێ بێ گۆر کاغەتا هاتی پێشکەشکرش ئۆپزیۆنێ دستور وەک دەبێژێ خاڵا سەرەکەیە دوێرە یاساین ناودەوڵەتی تێ دوێرە یاساین نافخۆیی تێ گۆری وا وەک دەبێژێ کار تێکردن و گفتو بوك هون زان يعني بريجيم سيرفي مسألة هات كرن ريجيم باورياي بيجوچونا مسألة دستوري يعني ام بيجن قوناغا خالن دستوري حموينا اجبر ويكي تني هاتيا وقتك درباس كي تني گفتگوك سياسي كي تني يعني نبو اب خالا كو شان دادان و سندكارا سوريا پیشکش کریه دبیجه و کن هاتج تا گو دستور یاسای هری سرکه دولتی ده نابت آلیک یانجی یاسای جدر في بند دستور ورنه درخستن يعني الجم رجيمي اف بند نهات قبول كرن نه هین حتی ها ام نکارم بیجن یک بند هاتیا قبول کرن یا نه هاتیا قبول کرن هلوستاوي بریارا گور بریارا چێکردنا یان ئاواکردنا کۆمیتا دستوری هەروەها خاڵا بنگین یا عەرەبی نابلێتکن قەواعد ئیجرائیە کارێک کۆمیتا دستوری ڕەنگە کار هەیە یعنی نەخشەرەیەکش کار ڕاهاتیەدانی لە هەفکردنا هەردوو سەرۆکێن هەفبەش کۆمیتا دستوری چار ڕۆژە هەر ڕۆژێکی گفتوگۆ سەر خاڵێکی تێکردن ڕۆژا پێنجێ ئەو یا سەبا وێ بنێرن کاچ خاڵا دەتکارن هەف بکن یان هەفکردن سەروا خاڵا دبێ یان نابێ حتان ها ئەم نکارن بێژن هەفکردن سەر یەک خاڵی هەیە نەتەنێ کاغەتا دۆ هاتی پێشکەشکردن سەر کاغەتا هەمووێژی هەیە هەفکردن نینە سبا وێ دیسانێ وەک یانی نەخشەرەیە هاتی دانی وێ مناقەشا کاغەتێ هەفبەش بکن وێ کاغەت نە وەرن پێشکەشکردن گۆر دانوستاندنال بوا جیڤاتا دەبووی ئێمن ئەستەخمین ناکەم سباژی هەفکردن تڕەنگا چێبێژ بەر دیارە یعنی ناسکەماش دەستپێکا خوا دیارە رێجیم ڕەنگێ نێزی کرد بێ ڕەنگێ دانوستاندنێت کێ هەروەها بەشێکش کۆمیتا سڤیل ئانێزیکی رێجی بێ ڕەنگێ دانوستاندنێت کێ هەندرێ هۆلا کۆمیتا دستوری لیو ئەندە براستینە ڕەنگێ خەلکێکی هاتیە وەک دبێژێ دانوستاندنێ یان هەفکردنێکی سەر مەسەلا خاڵێ دستوری بکەن هاتنەش خۆرە داخوایانیان سیاسی دبێژن نرینه سیاسی دبیجن نرینه خود دبیجن باش بريز شخوا ام بحثا روجا سيان جيفين كاري كوميتي كان ام بحثا ام بيجن خالين يانجي مقترحاتي كوجا علي شاندا دانو سندكارا سوري هاتن پیشکش کرد ایرو روجا چاریه اگر چمر بحثا جيفين روجا چاری بك جالي كيف ام بيجن او پیشنیار هاتن گوتو بیش کرن تکزیل سرچ هات کرن اگر چمر بحثا هرگولین روجا چاری بك بله ایرو وەک کاغەت گۆر هەفکردنا دەستپێکی چێبووی کاغەت بەشێ جیواکا سڤید ئێخوا بینێ نێزیکێ ئۆپزیۆنێ شەش ناوا کاغەتێک پێکانی بوو ئەو کاغەتش بەرێ بەژی کاغەتێکمان پێکانی بوو باوەریان مەدە کاغەتە ئیرۆ هاتی پێشکەشکردن ئا بەشێ جیواکا سڤید کاغەتێکی باشە گرێدا
قۆناغا ڤاگوهێزە یان وەکت بێژێ عەدالە الانتقالیە عەرەبی نابێتکن چاوەنێ کەسێن تعدایی لوا هاتنە کرن کەسێ ئاستانگی هاتنە پێشکەوە کەسێ ماڵ و ملکێواژێ هاتنە ستاندن دستورا سووری ئا پێشە ڕۆژێ وێ چاوە وەکت بێژێ وا بپارێزێ وێ چاوە مافێ وا لوا ڤەگەڕی لێ باوەریم دە کاغەتێکی گەلکی باش بوو کاغەتێک تێدا بنپێکردنێ مافێ مرۆڤ و بنپێکردنێ مافێ هەر کەسێکی لە هەندێ سووری دە کەڤنینە دانینە بەرچاوێخوا وەک نەخشەیە هاتی دانین مەسەلا چارەسەرکردناوێ وەک وڵات مەسئولیا وەیە چارەسەر بکێ پێشە ڕۆژە خودە و دستور تەکیدێ لەسەر وێ مەسەلێ بکێ حتانها مناقەشات وەک دبێژێ لەسەر وێ مەسەلێت بێ لێ ینی ئەو بێژن ئاخافتنێ ڕێجیمێ لەسەر وێ مخابن باوەریاوە بیا مەسەلا نایە هیوی نینە ڕێجیم وەکت دبێژێ ئەرێ بکەی سەروێ کاغەت برێز خوازن لەسەر هەلوێستا شاندەدان و سندکاژی بسەکنن لەسەر بەندین کۆژەعالیێ هەم ڕێجیم هەم ژیە جوواکا سیڤیل دە هەردوو ڕۆژێن دەرباسبوویدا هاتبوون پێشکەشکردن و گۆتۆبێژیە لەسەر هاتنکردن هەلوێستا وی چ بوو لەسەر بەندین ڕێژیم و جوواکا سیڤیل باوەریام دە vê قۆناغê helwesta yanî şandên desteya danûstandinê bi nêzîkbûnek aktiv nêzîkî va danûstandina bû bersiva wê li ser her kaxetek bersivek baweriyê bide heta radeyekî pêş bû dixwest bigên nivîsandina xalên konkrêt li ser mesela distûrê de nimûne ez bêjim mesel li ser kaxeta rejîmê ahatibû pêşkêşkirin û mesela dibêje parastina dezgeha û mesela leşker û çawa leşkerê xwe niha wek bêhtir bi rastî wek daxuyanî siyasî êne va dezgehê min niha re bê vê ew werê muhasebekirin vê hûn zan çi bê bersiva şandê opozîsyonê jê re baweriyem de bersivek gelkî li pêş bû terkîz li ser mesela bêaliya hêzên leşkerî li Sûriya pêşerojê de dikirin terkîz li ser mesela çawanê ew hêz wekî dibêje girêdayî bê mesela parastina mafê mirova re bêalî bê ji aliyên siyasî ê hene mesela asereke baweriyê me de hinek xalên dî konkrêt gelek zêdetir heba hindirê wê kaxetê de çawa parastina millet çawa werê parastin ew xwedî rol bê ew xwedî deng bê bikarê rexna bike li dezgeha yan desthilatê Sûriya pêşerojê de ew hinek xal baweriyê me de bi hacet bû zêdetir bin lê giştî baweriyê me de wek bersiv li ser kaxeta rejîmê heta radeyekî gor nerîna me pozîtîv بله زۆر سپاسش بۆی ئەندامی تیما مافین پێکهاتەیان دستورا سووریا و دە برێز حەواس عەگیت میێوانی مەبوو زۆر سپاس لەسەر ئامادەبوونەتە